کۆمەڵتان لێبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە جوانی و لە شادی و بەیانیەک بەو هیوایی کە پڕ بێت لە تەندروستی و لە خەندە. هیوا خوازم کە با بارتەقای دڵۆپە بە دڵۆپەی ئەم بارانانەی کە ئەبارێت تەندروستی و ڕزق و بەرەکەت و ڕۆزی ببارێ بەسەر تاک بە تاکی ئێوەی بینەر و بیسەری خۆشەویستی ئێمە. هیوادارم کە لە هەر کوێیەکن ئێستا بینەر و بیسەری پرۆگرامەکەمانن ئەوە بە وزەیەکی باشەوە ئامادە بن کە ئێمە پرۆگرامی ئەم بەیانیەتان پێشکەشکەین. لەگەڵم بن پێتانەڵێن پرۆگرامی ئەم بەیانیە چ باسە تێیدا. فستیڤاڵی ئەسپی ڕەسەن لە بەغدا بەڕێوە دەچێت و 27 ئەسپی شاری هەولێریش لەوێ بەشدارن. چالاکوانان و هونەرمەندانی باکووری کوردستان کۆمەڵەیەک بۆ پاراستن و گرنگیدان بە کولتور و فەرهەنگی کوردی دائەمەزرێنن. لێرە ئەتوانین گفتوگۆی زیاتری لەسەر بکەین و میوانیشمان تایبەت بەوە بێت. گۆمی سروشتی بۆداکلی لە بەتلیسی باکووری کوردستان بۆتە وێزگەیەکی گەشتیاران و فۆتۆگرافەران بە تایبەتی سەردانی ئەوەکەن بۆی کە فۆتۆی ناوازە و تایبەت بگرن. ئەم بەیانیە بابەتەکانمان لە کەرکووک دڵی کوردستانە دەست پێکەین. با ئامادەبوونی جەماوەرێکی زۆری کەرکووک لە هۆڵی ڕۆشنبیری شارەکە کۆنسێرتێکی میوزیک و گۆرانی بۆ هونەرمەند ئەحمەد خەلیل بەڕێوەچوو. ڕێخەرانی کۆنسێرتەکە دەڵێن کە ئاماژ لەو کۆنسێرتە گرنگیدان بووە بە هونەر و گۆرانی کوردی لە شارەکە. والله گۆرانەکان زیاتر و گۆرانیانەیە کە ئیتر من پێی ناسراوم و ئەوانەی کە ئەمان حەزی لێەکەن زیاتر ئەوەنە ئیفێکتی هەبوو بە گۆرانەکان زانی و مەکان گۆرانی مەسەلەن ئیفێکتی باش بوو بەدڵی هەموو کەسێکە تر خۆشحاڵم کە ئیشەکانی منیان بەدڵە و من ئەو کارانی کە کردومە با بڵێم بەزایانە چوو ڕێزمێ بووە. تا هەبێ زیاتر لەم جۆرە کۆنسێرتانە گرینگە بۆ بەتایبەتی بۆ شاری کەرکووک. لەم کاتەیە شاری کەرکووک پێویستی بەم ئاهەنگانەیە لە ڕووی فکریە و لە ڕووی دەرونیەوە بەڕاستی ماندووە خەڵکی شاری عیلە کۆبێتەوە هەموو خۆشەویست و دۆستگیران کۆبێتەوە پڕ لە خۆشەویستیە. بابێنە سەر بابەتێکی تر کە ئەمەیان لە هەولێرە لە پایتەختی هەرێمی کوردستان قاوەخانەیەکێ. جا باسی زۆر قاوەخانەمان هەیە بەڵام قاوەخانە تایبەتمەندەکەی چیە ئێستا باستان بۆ ئەەکەم. ئەم قاوەخانەیە تایبەت بەوەیە کە نەوەی کەسێک کە قاوەخانەی هەبووە یاخودنەوەکانی دەیانەوێت قاوەخانەکەی باپیریان وەکو جاری جاران بۆ خەڵکی شارەکە زیندوو بکەنەوە. قاوەخانەی عەبۆ قاوەچی کۆنتترین قاوەخانەی شاری هەولێر بووە و ئەوانی کە کەسانی بەتەمەنن ئەم قاوەخانەیە باش لە بیریانە کە بۆ یەکەم جار لە قەڵای هەولێر لە ساڵی 1946 ئەم قاوەخانە کراوەتەوە. دواتر عەبدوڵڵا قاوەچی کە بەهۆی خۆشەویستیەوە لای خەڵک بە عەبۆ قاوەچی ناوبانگی دەرکرد بوو لە ساڵی 1986 قاوەخانەکە ئێنێتە خوارەوەی قەڵات لە پارکی شار. ئێستا باڵەخانەیەک با بڵین دانراوە یاخود
بنیات نراوە لە ساڵی 1970 لەلایەن ڕژێمی بەعسەوە ئەو شوێنە دائەخرێت دوای ئەوە دەڕوخێنرێت بەڵام نەوەکانی عەبوقاوەچی لە پێناو زیندووکردنەوەی ناوەکەی باپیریان ناوی قاوەخانەکەی خۆیان جارێکی دیکە قاوەخانەکان ئەم جارە لە ناو بازاری قەیسەری شاری هەولێر کردوێتەوە پێکەوە بینەرەبین. تاریخی دروستبوونی قاوەخانەی ئەبۆ دەگەڕێتەوە بۆ ساڵی 1946 زاینی لە سەقڵاتی هەولێر سەردەستی بابی عەبدوڵڵا قاوەچی سلێمان ئەفەندی دروست بووە لە بەرامبەر مزگەفتی خانەقا لەوێ قاوەخانەیەکەمی کردیتەوە بە ناوی ئەبۆ قاوەچی. ئەخیر جاری ئەو قاوەخانەیە شوێنی دەکەوێتە باغی شاری ئێستا لە ساڵی 1976 لەوێ ئەبۆ بەخۆی کردیتەوە لەوێندرێ بەردەوام بووە تاوەکو ساڵی 1970 کە لە سەدەستی ڕژێمی بەعس بە بریارێکی ڕژێمی بەعس ئەم قاوەخانەیە داخرایەوە شوێنەکەشی ڕووخایە. والله يا معصم قهوة مساء بابا قهوة يدوبينا دو قهوة بلي بعد كمان پاشەوەی کەم قاوەخانەیەمان دووبارە کردەوە لە ناو بازاری هەولێر خەڵکەی زۆر ڕویان لەو قاوەخانەیە کرد ئەوانەی کە مشتری قەدیمی ئەم قاوەخانەیە بوون هەروەها خەڵک دێن لێرە داوای چا دەکەن داوای قاوە دەکەن قاوەکانیشمان تایبەتە یعنی تایبەتە بە خۆمان لە هیچ شوێنێکی هەولێر نییە و قاوانە کە ئەمە دێرە پێشکەشی بە مشتریەکانمان دەکەین. ئەمە هەدەفمان وایە ئەو قاوەخانەیە بمنێتەوە نەوە لە دوایینەوە من پێنجەمنەوەی ئەبۆ قاوەچیمە پاشەم ئینشاڵڵا منداڵەکان بەردەوام دەبن ئامۆزاکانمان بەردەوام دەبن ئەو ناوە هەروەها بە زوندی بمێنێتەوە. دێنە سەر تەوەرێک کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەرەکەین بێگومان دوو تەوەر و دوو بابەتی جیاوازمان هەیە دوو میوانی جیاوازیشمان هەیە بەڵام لە یەکەم بابەتمانەوە دەست پێ بکەین کە ببێ بە تەوەر و میوانمان لەگەڵ ئامادە بێ گفتوگۆ بکەین ئەوەیە کە باسی هەردوو ڕێکخراوی ئیکاهۆ و ڕێکخراوی ئەسپی ڕەسەنی عەرەبی بکەین کە فستیڤاڵی نێودوڵەتی ئەسپی جوانی عەرەبیان لە بەڕێوە ئەبن ئستافێکی هەولێریش لە فستیڤاڵەکە بەشدارە بن بێگومان ئەسپی ڕەسەنی کوردیش دەبەنە ئەوێ چەند خەڵاتێکیان دەوێت بەدەستێناوە فستیڤاڵەکە وەک دەستپێکردنەکە دوێنە دەستی پێکردووە بەڵام ئەمڕۆژ هەر بەردەوامە بێت بۆیە بە دەرفەتمان زانیوە ئەمڕۆ کە کۆتا ڕۆژێتی ئەوە لەگەڵ ئیحسان جامباز سەرۆکی گروپی هەولێر لە فستیڤاڵی ئەسپی جوانی گفتوگۆ بکەین بەیانیتان باش کاگەحسان هیوای باشیتان بۆ خوازم کاگەحسان ئەم فستیڤاڵە چەندم جارەوەتیای بەشداری ئەکەن و چەند ئەسب بەشداری کردووە لە هەولێرەوە بردووتانە ئەسپەکان ئەسپی ڕەسەنی کوردین بەیانی ئێوەش باش زۆر سپاس بۆم دەرفەتە بەنسبەت ئەو بەشداریکردنەی ئێمە کە وەکو ڕێکخراوێک وەکو ڕێکخراوی ئەسپی عەرەبی لە کوردستان ئێمە بەشداریمان کردیە بە ناوی کوردستان بەشداریمان کردیە لە ئەو ڤیستیڤاڵی کە کرایە لە
بەغدایێ زۆر خۆشحاڵ بن بە تایبەتی یعنی ئێمە وەکو کوردستان بەشداریمان کردێ زایدەن کە ئەو ڤیستیڤالە کرایە لە بەغدایە ڤیستیڤالێکی نێودەوڵەتیە یعنی بە سەرپەرشتی ڕێکخراوی ئیکاهۆیە لە عالەم لە دنیا شتێکی زۆر زۆر باش و پێشکەوتووە ئێمەش کە ئەو ستافەی کە لە کوردستانەوە هاتوین پێک هاتووە مەسەرەن لە چەند خاوەن مەڕبەتێک کە ئەسپیان هێنایەتێ بەغدایە و بەشداریان کردیا تقریبان پێک دێ لە 28 ئەسب و ماین یعنی 28 سەرمان هینایتە ئێکوانە ئەلحەمدوللا دوونێ کاگەحسان ئەسپەکان ئەسپی کوردی یەکەمەکان و دووەمەکان و نەخێر ئەسپی عەرەبین ئەسپی عەرەبی ڕەسەنن ئەوانەی کە لە هەولێریش بەردراون ئەسپی عەرەبی ڕەسەنە ئەوانی هەمووی لە هەولێرە بردراون هەمووی ئەسپی عەرەبین باشە ئەی بۆچی نائەکرا بەشداری بکرێت بە ئەسپی ڕەسەنی کوردی بۆ نمونە خۆتان دەزانن ناوچە و مەڵبەندی بەخێوکردنی ئەسپی ڕەسەنی کوردی کەنگاوەر و سەحنەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ بەخێو ئەکرێن و لەوێ زیاتر هەیە بۆ نمونە هەڵ بدەن لە شارەکانی کوردستان لەوێ نمایشی ئەسپی کوردی تام کرا یاخود نابێ ئەمە تەنیا بەس بۆ ئەسپی عەرەبی بەڕێز وەڵا ئەوە بەنسبەت ئەو پێشبڕکێیە تایبەتە بە ئەسپی عەرەبی مەسەلەن ئەگەر بکرێ پێشبڕکێ مەسەلەن بەتەماینە ئینشاڵڵا لە هەولێر پێشبڕکەیەک بکرێ بە ناوی ئەسپی کوردی چون ئەوە ستافەکانیان و نەسلەکانیان جوازە مەسەلەن ئەسپی عەرەبی نەوع نمایشێکی خۆی هەیە ئەسپی کوردی نەوع نمایشێکی خۆی هەیە ولكن ئێستا ئەو ئەسپانێک کە لێکوانە ئەو ڤیستیڤالانێک کە دەکرێت لە هەموو دنیای ئەسپی عەرەبی فەرقی هەیە نەوع گەمەک و نەوع ئەدائێکی خۆی هەیە بەس ئەسپی کوردیش ئینشاڵڵا لە کوردستان دەکرێت بەتەمانە ئینشاڵڵا کاگەحسان ئەم جۆرە فستیڤاڵە لە عێراقا ماوەی 40 ساڵە نەکراوە و دەمەوێت بزانم ئێستا کە ئەنجامەدرێت چ جیاوازیەکی هەیە و چ تایبەتمەندیەکی هەیە بەنسبەت نەکرانی لە مودەی 40 ساڵی ناکرایە ئەمە دەستپێکی ئەو سیباخە یاخود ئەو پێشبڕکێ یاخود ئەو ڤیستیڤالە لە هەولێر ڕادستی پێکرد کاتی خۆی لە وڵاتانی دەرەوە هەبوو بەڵام لە هەولێرێ ئەووەل جار ئەمە کردمان لە هەولێرێ یعنی با بڵێن نادی یانەی نێودەوڵەتی هەولێر بەو ئیشەی هەستا بەڵام لە ژێر مەسەلەن چاودێری ئیکاهۆی نەبوو ئیتر هوردە پێشکەوتنی بەخۆی وەدیێت ئێستا بەغدا شتێکی وای کردێ مەسەلەن لە ژێر چاودێری ئیکاهۆی بۆ دەستخۆشیان لێ دەکەین ئینشاڵڵا بەرەو پێشتریش بچیتن باشە کاگەحسانەوەی من زانیاریم هەبێ زیاتر لەسەر ئەسپی کوردی زانیاریم هەیە بۆ نمونە ئەزانین کە سەر و تەوێڵ و ناوچەوانی بەرزترە گوێشکەکانی کەمێ لە دواترە کلکی و سەری بە یەک ئاست بەرزە ئەسپی عەرەبی چ جیاوازیەکی هەیە تایبەتمەندیەکانی ئەسپی عەرەبی چۆنە لە ئەسپەکەی ئێمە جوانترە مەسەلەی جوانی هەموو ئەسپێک جوانن هەموو ئەسپێک یعنی تایبەتمەندیەکی خۆی هەیە بەڵام عەرەبی لە چەند شتێک جیاواز دەکرێتەوە یەک لەوانە مەسەلەن لە سەر و ملی سەری بە پێچەوانەی کوردیەوە ئەسپی کوردی لە سەر و قەپۆز مەسەلەن لە دەرێتر بووە ئەسپی کوردی ئیوینا بەرەو ژوورێ چاڵی هەیە جێچکەکانی مەسەلەن کورتترە چاوەکانی گەورەترە مەسەلەن لوتی تۆزێک ئەوەکەی ما بڵێن تۆزێک گەورەترە ئیتر ملی فەرقی دەبیتن درێژی ئەسپ و ماینەکان تۆزێک فەرقدارە لەبەر ئەوەی پێی دەڵێن ئەسپی عەرەبی ڕەسەن و بە عەرەبیەکەی پێ دەڵێن خێڵ عەرەبی جەمال یعنی کەواتە جوانی جوانیش دەبی متەکامل بی ئەو کات نقطەی خۆی وەردەگری ئەو کات هەڵدەبژێردرێ بە جوانترین یان بە باشترین باشە پێوەرەکانی چین بۆ نمونە ئەبێ لە پێوەرەکانی جوانی چەند خاڵ لە ئەسپێکا هەبێت لە ئەسپێکی خێلی عەرەبی جەمال بۆی کە هەڵبژێردرێت بە ئەسپێکی جوان چەند تایبەتمەندیە بێ هەبێت لەوانەی کە باس کرا ئەتوانێت بەشدار بێ مەبەستمە بەخۆی ئەوە کە ببوورە بەڵێ ئەوە کاتێک کە تحکیم دەکرێت با بڵێن حەکەمەکان کە ڕاوە دەستن
ئەوەی دیاری دەکەن چەند خاڵی تێدایە مەسەلەن لە 100 خاڵ پێک دێ باشە کاتێک گەیشتە مەسەلەن دەرەجەی ئەوەیەی مەسەلەن سەر و مل 20 دەرەجەی لەسەرە جسمی بەکاملی 20 دەرەجەی لەسەرە دوایە دێتەوە سەر ئەو حرەکەی کە دەیکا ئەو ڕۆیشتنەوە ئەو هەنگاو هاوێشتنەی کە لە ساحەی دەیکا 20 دەرەجەی لەسەرە دێتەوە لەسەر سولالە و هەویەی عەرەبی 20 دەرەجەی لەسەرە مەسەلەن بە کۆی گشتی دەرەجەکان دەبێت 20 دەرەجە بی بەڵام ئەگەر هاتو ئەوە 91 بەرەو سەرێ تۆماری کرد 93 تۆمار کرد یعنی تقریبا باشترین نمرەیە باشترین ڕقەمە کە پێی بگاتن لە ئەوەی ئەجە بە پێی ڕقەمەکان جیهانیان زیاتر ڕقەمی هینە ئەویان جوانتر هەڵدەبژێردرێ زۆر باشە بۆ ئەوەی کە بزانین ئەو ئەسپانەی کە بەشداریان کردووە لەم فستیڤاڵە چ نمایشێک ئەکەن بۆ نمونە ئەو نمایشانەی کە ئەنجام دەدەن جگە لەو تایبەتمەندیانی کە لە جوانێکە هەیە نمایشەکان چین بۆ نمونە بازدانە یاخود بە لەحنێکی میوزیک جوڵاندنی قاچەکانیانە چییە؟ بەڵێ ئەوە هیچ پازدانە کوشتێکی نییە ئەسپی عەرەبی بەڵام بەس نمایشی خۆ جوانکردن دەکا هەر لە خینی دایتی ینی ما بڵێن هەر لە سولالەی خۆی دایتی ئەوە کاتێک کە موزیک پێ دەکرێ ئەوە هەست دەکا کەەوە شتێک هەیە مەسەلەن دەبی خۆی پێ جوان بکە خۆی پێ دواتر بڕۆکە هەندێک شت هەیە خۆی دەنوێنی مەسەلەن هەندێک شت هەیە کاتێک هەستی پێ دەکا یەکسەر دەست بە نمایش دەکا کە نمایشەکەی کرد ئەو کات جەمال و جوانیەکەی بە دیار دەکەوی بەو نوعی نقاتەکانی بە دیار دەکەوی و دادەندرێ لە لای حەکەمەکە باشە لە ئەسپی با بڵێن عەرەبی جەمال لە با بڵێن ماینەکەی و ئەسپەکە فەرقەکانیان زیاترە یاخود هەر کامێکیان بەشی خۆی جوانی هەیەیان جیاوازە هی ماینەکان بەجیا ئێسپەکان بەجیا لە فستیڤاڵەکە بەشداریەکەن یا هەر هەمووی بەیەکەوە نائەکیت هەموو عمرەکان و هەموو نەسەبەکانیش جودایزە مەسەلەن ئەسب لە عمری با بڵێن 8 مانجی ڕاهەتە دەگاتە یعنی 15 ساڵی و بەرەو سەرێ ماینیش بە هەمان شێوە عمرەکانیش زیاد دەکرێنەوە لەبەر ئەوەی زوڵمی لێ دەکرێت ئەگەر با بڵێن عمرێکی ساڵی لەگەر عمرێکی 5 ساڵی دانێن چکە متەکامل نەبووە هەر کەس لە فیئەی خۆی دەبتە کلاس چەند کلاسێک چەند فیئەیەک مەسەلەن 5 پێنجیان دەدا دەبتە کلاس مەسەلەن ئێستا لە بەغدایە ئەو جارە 147 ئەسب بەشداری کردیە کە ئەمن دەڵێم ئەسب یعنی بە کۆی گشتی لەوانە جدیا کرایتەوە مەسەلەن هەر فیئەیەک کە دێتە ساحەی لە عمری خۆی مەسەلەن عمر ساڵی مەسەلەن 8 قڵ بووە لە ئەسپی 8 قڵ بووە مەسەلەن لە ماینی ئەوانە بەجیا دێنە خوارێ لەسەر عمری خۆیان لەسەر وەزنی خۆیان مەسەلەن عمرەکانیان چەندە بە عمر دێنە خوارێ جوانترینیان هەڵدەبژێردرێ یەکەم و دووەم و سێەمیان هەڵدەبژێردرێ دەگەڕێنەوە کاتێک ئەوانیت کە هەمووی بۆ شێوەیە ئەنجامدرا دیسان دێنەوە ساحەی جوانترینیان هەڵدەبژێرێ پێدرێن چامپیۆن کە جوانترینیان هەڵبژێرا دیسان چامپیۆن مەسەلەن یەکەم و دووەم و سێمیت کە هەڵدەبژێردرێ هەر لە عینی ئەوەی کە یەکەم و دووەم سێیەکەمان بەرز دەبنەوە دیسان ئەوان هەڵدەبژێردرێنەوە لەوەی چامپیۆن بینەوە یەکەمی سەر هەموو یەکەمەکان یعنی جوانترینیان هەڵدەبژێردرێ بەڵێ ئێمە سپاس دەکەین ئەحسان جانباز سەرۆکی گروپی هەولێر لە فستیڤاڵی ئەسپی جوانی لە بەغداوە لەگەڵمان بوویت وەڵامدەری پرسیارەکانمان بووی زانیاریت پێداین سەبارەت بە فستیڤاڵەکە دووبارە سپاس دەکەین بەردەوام ببین لەگەڵتانە باسی ئەچینە باکووری کوردستان لە باکووری کوردستان باسی گۆمێکی جوانتان بۆ ئەکەمەم بەیانە دیمەنی گۆمێکی جوانتان پێپشانەیە کە گۆمی سروشتی بوداکلیە لە شاری بەدلیسی باکووری کوردستان اینجا لە سارترین وەرزی ساڵ کە زستانە پلەی گەرما لە 40 پلەی سیزی نایەتە خوارەوە جا ئەوەی کە گۆمەکەی جوانتر کردووە کۆبوونەوەی گامێش و ئەسپەکانە لەم گۆمە کە هەڵماوێکی گەرم هەیە ئەچونە ناو گۆمەکە و لە ناو گۆمەکە کات بەسەرە بن ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە فۆتۆگرافەران سەردانی ئەوێ بکەن هەوڵی چرکاندنی فۆتۆی جوان بدەن چونکە ئەو فۆتوانێکە لەوێ دەگیرێت لە هیچ گۆماوێکی دیکە ئەو جۆرە فۆتۆیانە ناگیرێت دەوروبەرەکەی 7 پلەیە و
بگرە لە هەندێک ناوچە کەمتریشە بەڵام ئێرە گۆمی سروشتی بوداقلی لە ساردترین وەرزی زستان پلەی گەرمای لە چل پلەی سیلیزی نایەتە خوارەوە. ئەوەی گۆمەکە جوانتر کردووە کۆبوونەوەی گامێش و ئەسپەکانە لەم گۆمە و کات بەسەربردنیانە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی فۆتۆگرافەران سەردانی بکەن و هەوڵی چرکاندنی فۆتۆی جوان بدەن. لە ئیستانبولەوە بۆ گامێشەکان هاتووم پێشتریش هاتبووم ئامانجەکەم چرکاندنی کامێراکەمەوە و گرتنی دیمەنی ناوازەیە. گامێشەوانەکان بۆ شوشتن و کات بەسەربردنیان گامێشەکانیان بۆ گۆمەکە دێنن. ئەم نەریتە بە تایبەتی لە وەرزی زستان زۆر دووبارە دەبێتەوە. بوونی گۆمێکی گەرم و گوڕ لە سەرمای بەدلیز لە وەرزی زستان وەک مێرگێکی ناو بیابان وایە. گۆمێکی گەرمی تایبەت هەیە گامێشەکان لێرە دەشۆن. ئەم دیمەنانە بۆ ئێمەی فۆتۆگرافەر زۆر ناوازن. پێویستە هەموو کەسێک بێت و ئێرە ببینێت. شوێنەکە کە پێویستە لە ئەرشیفی فۆتۆگرافی هەموو فۆتۆگرافەرێک هەبێت. گامێشەوانەکان نایانەوێت لە چڕکەی کامێراکان بێبەش بن. بۆیە دوای شوشتنی ئاژەڵەکانیان چەند دمایشێک دەکەن و هەوڵی ڕاکێشانی سەرنجی فۆتۆگرافەرەکان دەدەن. دەمەوێت هەمیشە بێم کاتێکی خۆشمان بەسەر برد. پێویستە فۆتۆگرافەران ئێرە ببینن و فۆتۆی بگرن. دڵخۆشم و بۆ من یادیارەیەکی ناوازە بوو. لە وەرزی هاوین گۆمەکە پێشوازی لە گەشتیارە ناوخۆیی و بیانەکانی دەکات. لە هەردوو وەرز خاڵێکی گرنگی فۆتۆگرافەرەکانە. باسی بابەتێکی تر ئەکەین کە ئەمیش وەک ئاماژەم پێکردم دوو تەوەری جیاوازمانەیە. ئەم تەوەرەمان تەوەرێکی کولتوری و هونەریە. ئەنجا باس لە ژمارەیەک چالاکوان و هونەرمەند دەکەین لە شاری باکووری لە شارەکانی باکووری کوردستان. ئەم هونەرمەندانە هەستاون کۆمەڵەیەکی کولتوری کوردیان دروست کردووە و بنیاتیان ناوە بە ناوی کۆمەڵەی گوێدەر و مۆزەخانەی ئینتۆگرافیان دامەزراندووە. جا سەبارەت بەم ئەم با بڵین مۆزەخانەیە و هەروەها ئەم کۆمەڵەیەکە کۆمەڵەی گوێدەرە میوانمان سەیدا گویان سەرۆکی کۆمەڵەی گوێدەر لە دیار بکرەوە لەگەڵمان میوانە و ئێمە پێش هەموو شتێک دەستخۆشییان لێکەین بەیانی باشت لێ ئەەکەین هیوادارین کە بەیانێکی پڕ لە باشی و شادیتان هەبێت. ئەمە بزانم پێش هەموو شتێک ئاماژ لە دامەزراندنی کۆمەڵەکەتان چی بووە؟ ئێستا دەنگ نییە؟ دەنگمان ناگاتە لای جەنابێت؟ دەمەوێت بزانم کە ئێستا ئاگات زۆر باش. دەمەوێت بزانم ئامانج لە دامەزراندنی کۆمەڵەکەتان چی بووە؟ چه ئامانجێکتان هەبوو؟ کام کۆمەڵەتان دامەزراند؟ بەێ زۆر سپاس دەکەم بەیانیتان باش. من فۆلکلۆریستم ساڵی 1993 من دەست بە فۆلکلۆر چاند و هونەری کورد دەکەم. ئەو چاند و هونەری بەر بزربوونێ بە ئەچێت من ئەوانە کۆ کرد بە فۆتۆ بە ڤیدیۆ بە گەل و پەل تا حتا ساڵی 2019 من وەکو تەکست وەکو فۆتۆ ڤیدیۆ فیلمی دۆکیمەنتەر من ئەوە کۆ کردم لە ساڵی دوای 2019 من دەست بە گەلوپەلی فۆلکلۆریک چاندی و هونەری و کاری دەستانی ژن و مێردان من ئەوە کۆ کرد لە خانووی خۆم کۆم کرد وردە ئێستا من ئەزێ بچم من سۆرمانجی نازانم ببوەرە یعنی من 1993 من دەست بە کۆمکردنە چاند و هونەرە کوردی کرد حتا 2019 من خانووی خۆی ji bab û bapîran mayî min lê mezin bûm min xanûyê xwe kir wekî bexşî müzeyê etnografîk kir ew gel û pelên ji bab û bapîran ve mayî ji daw
پیران و مای دایکن ما پیرکن ما به مای من اوان کم کرد من پیشی لسرتا به جرکی دست بکر باشە باشه او بو پنگاف هیدی گوند به گوند مال به مال از گرام لکلو پلین جیانا بره اینکو بابو با پیرین ما کارتانین من اوانه همو یک کم کرد من هنک کریم هنک خلق هنك بخش دان من هنك جي من يعني كسي الناس حزنات كريم بدن من بالزور نازي من اللي شو من بالزور داني وصن بله باشە بەڕێز سەیدا پێتان وایە جگە لەوەی کە ئێوە ئەو کەلوپەلە کولتوری کۆنانە کۆ ئەکەنەوە هیچ ئامانجێکی دیکەتان هەیە کە چالاکی ئەنجام بدەن بۆ نمونە کۆڕی شعری لەو شوێنە بۆ نمونە ئەنجامدانی شانۆگەریەکی کوردی دەقێکی کوردی چ چالاکێکی دیکە ئەو کۆمەڵەیە ئەنجامی ئەدات یاخود ئەتوانێت ئەنجامی بدات بله يعني جخوا أبابو وكو بينغا وكي تشاوي خلقي ناوچه گويان وكر بو وكي ريفرانس بشتي من أبا لخانوي خوم من كوم كرت قالك خلق كان يخوام مذكرين ودن تشوي لقوفي خلقي تش ديار بكر هاتي تشي قوفين ما أفكلو بلانات دو تيني تشي دكي باشي هيدي هاتن بري خدان نوكي او هزر دكن يعني دقوت المتو بوي قليش باقجي لشقام وكولنا كاي ناوچه گويان باشي وقتي خاتم بري خدان او قليش نقليش ابويا موزيكي اثنوغرافيك هناك وكو شو من كاري من اس فولكلوريست او هناك جوان خباخش دلسوز او چندو هنری برب بزربونه و برب بندابونه و دچه اوانا ام همو جه نگران بون جه نخوش بون یعنی ام بین نخوشن یعنی او دعوتین مده هلپرکین مده هنک او کارو هنک او وکیم بیجین جوانن جه چندو هنر خوا دور دعوت ده دانس و رقص نکو نل گوری عادت و بابا باپیرن من نل گوری کلتورا کردی دعوت ما دکن او دجنره دکن اوانا بو نگرانک لناوچه گویان پیدا بو او جوان ما وکو او موزه اتنوگرافیک بو ناوند بو وکی مالباف خواب وی گرتن اوانا ما هاتن باهف ما برياره كده ما قوي امي كوماليه كي كوماليه چاند و خورست يعني سروشتي ناوچه گويان امي ساز بكن ام نهده كسبون اوانا زوربه وان ج پاريزرن جوان و خوبخش و سروشت پاريزن ما وانا وكي کومله چاند و خورستا گویان وکی کومله چاند و سرشتی ناوچه گویان ما بیکانی اما اجبونا که ام نوین او امکان و درفت منینن ام خانویه که وصلا کریه بگیرین کریاوی بگیرین و مصرفاوی بکن من گودم حتی ام پنکی سرخوابتین بلا کومله چاند و خورستی جی او بالكونا مزايا ما ويكر وكي كومالا ما الويدري درست كير حتى بجام جاركي دي تشندركي تر ما خانويكي ام درست كير ام الشويدري هرن مفاقو هزين خاني ام كيري بيجرين ما بس ما يجبي كومالي اويا ام تخوازين نتاني چاند و هنر ام خوازین ده همان دمه ده سروش ده لناوچه گویان جی بپاریزین ایرو لکستانان ام دنگی کوان نابیسن تو بازه کوی دینا ویدری ام ایدی دنگی کوان جی نابیسن یعنی صد کو بکوین بر لولا بر آرمانجا نچیروانه کی نابیجن یک دو تنیا بسه و بیجا گرم هر صد بهور بکشن آرمان جامعه پارستنا
خۆرستە لە ناوچەیژە یا ژینگەیە پاراسنا ژینگە و چند و هونەرە کوردیە ئەم لێ دەرێ چەند کەسین خۆبەخشمە پێکانیە زۆر باشە بەڕێز سەیدا با ئەوەی کە من زانیاریم لەسرە با قسەی لەسەر کەم لەبارەی ئەوەی کە ئێوە گۆرانیە فۆلکلۆرە کورزیە کۆنەکانیش هەڵیەوە دەن کە دووبارە بیانڵێنەوە و ئەوەش دەزانم کە دەنگی خودی جەنابیشتان چەندە خۆشە ئەگەر دەرفەت هەیە و ئەتوانیت ینی بۆت گونجاوە لەلای ئێمە کات هەیە بەڵام بۆ خودی جەنابەت ئەگەر قورگت مساعدە ئەوە گۆرانێکی فۆلکلۆری کوردیمان بۆ بڵیت ئەوە من حاضر نەبووم یان ئەگەر بەر ئێستا شتێک وا من بزانی بام لێ نازانم یانی زانێ تۆزێکی زۆرە ئەو بەڵێ من فۆلکلۆریستە من gelek şt min kom kirt belam dizanî ne enstrûmaneke ne yek keseke li beramberî min em dubara bikin tozekî zehmet e nazanim ez ê tiştekî goranî stranî goranî li meqam باشە ئێستا ئەگەر زانی تا کەمێکی تر شتێکی بچووکمان بۆ بڵێت کەمێکیش قسەمان کرد بۆی کە قورگت گەرم ببێ بتوانی بۆمان بڵێ ئەگەر نا ئەوە با کەمێکی تر قسە بکەین جا دواتر پێتەڵم با تۆزە قورگت گەرم بێ بەم بەیانیە وایە بەرەسەیدا وەڵا ئەگەر ئێمە شتێکی تر ئەگەر ئێمە بچین ئەو مژاری تر باشترە چونکو من ئێستا حاضر نیم باش ئەچینە مژاری تر باسی لۆگۆکەتان با بکەم لۆگۆکەتان لۆگۆی بەڕووە بۆچی بەڕووتان هەڵبژاردو جا دواتریش واتای ناوەکەم پێ بڵێ کە مەبەست چییە لە ناوی گوێدەر گوێدەر یعنی چی چ واتایەک ئەگەیەنێت لە چیەوە ناوەکە گۆیدەر سەرچاوی لە چیەوە هاتووە ناوەکە ئاهام بەڵێ سێ بەڕوو سێ بەلچم ناوچەی گۆیان سێ گەلیە سێ نەواڵن بەڵێ ئێمە لەبەرەوە ئێمە وتن ئەمە هەموو ناوچەی گۆیان هەمێز بکەین بلا کەس بێ پار نەمێنە ناوچەی نەواڵی هلال نەواڵی ڕپەن و نەواڵی ڕۆبۆزیک ینی دەرشووری ئەوانە ji بۆنە wê çendê ew xelkî li wê derê ewana hemû em hembêz bikin sürüşt me got em ê bibin berdevkê sürüştê em çand û hunera Kurdî em hemû li wê derê em dikarin wekî em endamê wan wê çand û hunerê ne lê em ê bila navî sürüştê bikeve pêş bila sürüşta me qasî çand û hunera me jî ber bi wendabûyînê ve ber bi dejenerebûnê ve diçe em ê bibin berdevkê sürüştê li ber ew sê berû sê belçim û sê gelî me wisa biryar da yanî mebes ew bû em pêşî bibin berdevkê sürüştê paşê çand û hunera Kurdî باشە ئەم ێ بزانم لە ناو کۆمەڵەکەتان ئەوانەی کە کۆتان کردوتەوە ئەو کەرستانەی کە لەلاتان هەیە مەڵتی کەڵچەرن یاخود تەنیا تایبەتن بەس بە ناوچەکەی خۆتان کەلوپەلی موزێ ئەتنۆگرافی بەڵێ 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 من وەکی من گوتم ئەو پێشی لە سەرەتا من دەست بە کۆکردنەوەی کەلوپەلی ناوچەی گۆیان من دەست پێ کرد بەڵام هێدی وردە من وتم گەورە بوو ئێدر ji kontrolê navçey goyan ji derket ji Xorasan ji Sina ji Rojhilatê Kurdistan Xorasan ji navçey Lek Sina Mehabat Silêmanî Hewlêr Zaxo ji Diyarbekir Seyda ئەوەی کە ji her çaperçî Kurdistan ew kelûpel heye باشە سەیدا ئەوەی کە ئەبینیت وەک باست کرد لە خۆراسان و لە ئەو کەسانی کە ئەو بابەتانیان بۆ هێناون ئەو کەرستانیان بۆ هێناون بۆ نمونە لە لەکەکان لە خودی ناوچەکەی ئێوە لە باکووری کوردستان
لە هەر هەمووی ئەگەر بتەوێت شتێک کۆ بکەیت تۆ شتێک هەیە کە هاوبەش و مشتەرەکە لە بینی هەر هەمویان بۆ نمونە لە ڕەنگێتی لە قەبارەیە لە چ شتێکایە ببوورە من تۆزێکی تێنەگەشتم ئەو دەنگ باش نەبوو ئەمێ بۆ نمونە بڵێم ئێمە ئەو پارچانەی کە شوێنەواری کوردەواری ناخود کولتوری کوردین دەبینی لە قوڕ دروست کراوە یاخود با بڵێن لە گڵ دروست کراوە یان فەرشە یان ڕەنگە مەبەستم چ تایبەتمەندیەک هەیە هەموو هی ئەو ناوچانەی کۆکرد بێتەوە کە بەیەکەوە کۆکراونەتەوە یەک شتی تایبەت هەبێ بۆ نمونە شتێک لە خوراسان هەیە شتێک لە باکووری کوردستانی و لە باشوور هەیە یەک نقطە هەر هەمویان کۆ ئەکاتەوە چییە ڕەنگەکەیەتی کوالەتی ئیشەکەیەتی ئەو کەرەستەیە کە بەکاریانێنە هاو بەشیەکە چیەتیانە هاو بەش یان وەڵای پرسیارێکی زۆر بوو نەدانم یانی شتێکی هاو بەش ها فەرشەکە مەشموو محفور محفورەکان بەڵێ محفور بەڵێ تێگەیشتن لە جەنابەت لە دروستکردنی بەخوری و بەڕەنگ و بەڵێ منە مێ بزانم هاوبەشەکان چین ئێمە لە هەر پارچەی کوردستان شتێکمان هەیە لەو شتانی کە وەکو یەک دروستمان کردووە بۆ نمونە جلی کوردی لە یەک ناچێت هی هەر ناوچێک جیاوازە ڕاستە بەڵێ یانی هەنێکی تۆزێکی ئەم بێژین جلوبەرگی ناوچەی بۆتان و لە باشوور هەو دەگرێت بەڵام فەرشەکە لە هەر چاپارچەی کوردستان من دیتم لە هەولێرم دیت من لە سلێمانی لە ئەنسوتیا کەلەپۆری کورد لە سلێمانی ئەو هەر فەرشەکەی لە ئاردەی و ئین لە ناوچەی ئێمە ئەو دایکی دروست کردی عینیە یعنی ئەو دیزاین و ئەو ڕنگ و هەمان تشتە دەست خۆش سەیدا من یەک شت هەیە کە لە کووردا هەر هەمووی وەکو یەکتری وایە لایلایی دایکانی کووردە کە لایلایە بۆ ڕۆڵەکانیانەکەن یەک سۆزێکی تایبەت هەیە لە دەنگی هەر هەمویانە ئەمە هەرچەند جیاوازە و تایبەتە بە بابەتێکی دیکەی هوەریەوە بەڵام چونکە لە لای ئێوە گۆرانی فۆلکلۆری کوردی هەویستم ئەوەش بەیاد بهێنمەوە کە دایکانی کورد سۆزێکی زۆر تایبەت لە ناو دەنگەیان هەبووە کە پێشتر لە سەردەمانی کۆن لایلایەیان کردەوەیش باسی کەلوپەلەکانتان کردوتان لە فەرشە هەر هەمومان وەکو یەکتی ڕەنگی گەش و جوان و ئاگرینمان بەکارهێناوە دووبارە سپاس دەکەین سەیدا گۆیان سەرۆکی کۆمەڵەی گۆیدەر لە دیاربەکرەوە میوانی ئێمە بووی زۆر مەمنون سپاس دەکەم من سپاس دەکەم بەخێر بێ زۆر خۆشحاڵ بووم بە ناسی جەنابەت و بە تەلەڤیزیۆنی کوردستان 24 زۆر سپاس بۆ جەنابەت ئێمە خۆشحاڵتری خات لەگەڵ باسی شتی کوردانەیە ئیتر لە هوەر بێ لە کولتور بێت لە دابوونەریت بێت با باسی خانمێکتان بۆ بکەن خانمێکی کورد ڕەنگە بەشێک لە ئێوە ناویتان نەبیست بێت ئەو خانمە شاعیرە ناوی جەهان ئارا خانمە کە شاعری پاوەی ڕۆژەڵاتی کوردستانە لە ساڵی با بڵێن ئەگەر بگەڕێنەوە بۆ سەدەیە لەمەوە پێشیان 113 ساڵ لەمەوبەر ئەو کۆچی دوایی کردووە یەکێکە لەو ژنە کوردانەی کە بە زمانی کوردی شعری نووسیوە بە زاراوەی گۆرانی و باسی لە خەم و ئازارەکانی ژنان کردووە جا بە هەڵی چالاکوانانی مەدەنی شاری جوانڕۆ پارکێکی ئەم شارە بە ناوی ئەم کەڵە ژنە شاعیرەوە ناودێر کراوە و پەیکەری خۆی دانەنراوە لە ناو پارکەکە بێگومان لە هەندێک وڵات پەیکەری خانمان دانانێن بەڵام لە بری ئەوە پەیکەری دیوانی شعرەکەی وەکو سمبولێک لە ناو پارکەکەدا دانراوە پێکەوە ئێستا بینەری دەبێت لە شاری جوانڕۆی ڕۆژهەڵاتی کوردستان لە جێی پەیکەری ژنە شاعرێک پەیکەری دیوانەکەی دانراوە ئەمە پەیکەری دیوانی شعرەکانی جیهان ئارا خانمی پاوەیە ژنە شاعرێک کە زیاتر لە 160 ساڵ لەمەوبەر هاتووەتە دنیا و لە سەردەمێکدا کە بەدەگمەن ژنانی ناوچەکە خوێندەواریان هەبووە بە زاراوەی گۆرانی زمانی کوردی شعری نووسیوە و هاستی ژنانەی خۆی دەربڕیوە بوونی ئەلێمانگەلی وەک ئەلێمانی جیهان ئارا خانم دووبارە پێناسینەوەی ئەو شوناسەمان بۆ ئەکاتەوە یعنی من وازانم دەبێتە هۆی گرێدانەوەی دووبارەی ئێمە لەگەڵ ئەو مێژوەیە کە بەسەر ئەو شارەیە ڕابردووە چ وەکو
لایەنی ئەدەبی یان هوەری چوەکو لایەنی کۆمەڵایەتیشی. ئەم پەیکەرە بە هەوڵی چالاکانی مەدەنی شاری جوانڕۆ لە پارکێکی ئەم شارەدانراوە و هەر بەم بۆنەیەشەوە پارکەکەش بە ناوی جەهاناراخانمەوە ناونراوە. خەڵکی شارەکە بەم هەنگاوە خۆشحاڵ و دەڵێن ئەم جۆرە کارانە بۆ ئاشنابوونینەوەی نوێ بە مێژووی وڵاتەکەیان و ناسینی کەسایەتەکانی ناوچەکە پێویستن. خەیلە جوانەکانمان هەست ناڵی خۆمان کەنیشکی خۆمان شناختیانیان لە مەوردی ئەم گەورە خانمانی جاف و وەکی مەستورە خانمی ئەردەڵان و خەیلە خانمەلی ترمان هەست لە منتقەی خۆمانە کە بەناوبانگن و واقعاً جێی تەقدیر و تەشەکوری هەست لە ئەم زەحمەتەکی کێشیارە و جەهاناراخانمی پاوەیی کچی مەلا نەشئەتی پاوەیی و خوشکی ئاغا عینایەتی شاعیر بووە و هەر لە لای باوکی فێری خوێندەواری بووە. شێعرەکانی بەڕاوێژێکی ژنانە نووسیوە و ناوەڕۆکی شێعرەکانی زیاتر دڵداری و سکاڵا لە نابەرابەری نێوان ژن و پیاوە. ئەو کە 113 ساڵ لەمە و بەرکۆچی دوایی کردووە تەنیا چەند ساڵێکە دیوانی شێعرەکانی چاپ کراوە و زیاتر لە سەدەیەک شێعرەکانی لەسەر زاری خەڵکی ناوچەکە و لە ناو کەشکۆڵ و دەستنووسەکاندا پارێزراون و گەیشتونەتە ئەم سەردەما. کامیل بۆکانی، کوردستان 24. دێنەوە باشووری کوردستان لە پارێزگای دهۆک چەندین شوێنەوار و شوێنی مێژووییان بڕیارە بەشێک لە شوێنەوارە کۆنەکان نۆژەن بکرێنەوە بخرێنە خزمەتی کەرتی گەشتیارەوە. جا بێگومان ئەمە هەوڵێکی باشی دەوێت پسپۆڕی شارەزاشی ئەوێت کە لە بواری گەشتیاری هەوڵەکانیان چڕ بکەنەوە و هەنگاوی حکوومەت لەگەڵ ئەوانە بێت. جا ئەوەی کە هەنگاوی حکوومەتە ئەوەیە بکە بە گرنگی دەزانێت کە بە دواشون بکرێت بۆ ئەمە و خۆشان هاوکار بن و جگە لەمانە 4 لەم شوێنەوارانە دەخرێنە لیستی کەلەپوری جیهانی ڕێکخراوی یونسکۆ. بابی نەربی بزانین کام شوێنەوارانن. قەسرا کەمبەڵانیە ئێک ji wan cihên şînwariyên Duhokê ye em ku hikûmeta Herêma Kurdistanê bi bernameyekê zanistî kar li ser diket. Bo hindê li ser asê şînwarên cîhanê bêne niyasîn û şûnasa gelê Kurdistanê zêdetir bihête diyar kirin. Cihê şînwarî ev ku li parêzgeha Duhokê hemî ew niyet ku navdar ser astê cîhanê وەکو خەنس کەلها ئۆکرێ یان gelek cihê diyet şînwarî ku li ayînde sûdekê gelekê mezin dêlihête wergirtin bû meremên geşt û guzarî û li heman dem jî de ev şara senatal vê parêzgehê pîşana xelkekî jî bide. Li hemû cîhanê cihên şînwarî bine cihê serençrakêşa geştyarên navxwe û biyanî û bine dergehekê dahatî bû dewletê. Ji ber evê çendê û bi merema gehiştina evê armancê helkolan û nîjenkirina cihên şînwarî li Herêma Kurdistanê û çavdana wan bû ye cihê giringî pê danê. گرنگیدان گشتیاریا شینواری دبیت فاکتره که هر پس یه هرما کردستان تایبت الپارزگاه دهوکه کو اف رژنتین ین گشتیارا لگدانی دو سه ببن دهاتی دا البته چند رژن گشتیارا زیده ببن و جنا یا بجی و جیارا هم هاولاتیا هم یا بجین کارگیریا پارزگاه دهوکه دی باشتر لهت چونکو دهات گشتیاری دل سنور پارزگاه دهوکه زیده تر لهتن. بگوتنا شارازای شینواری Duhok zengîntirîne dehebûna cihên şînwarî da li deverê. Ji ber evê çendê biryar hatiye dan ji aliyê hikûmeta Herêma Kurdistanê ve di ev sala da çendîn cihên şînwarî bihêne nîjenkirin bo hindê bikevne xizmeta geştyaran da. Li sinûrê parêzgeha Duhokê 2221 cihên şînwarî bi fermî hatîne tômarkirin. û çarjwan diberbijêrin bikevnet nava lîsta UNESCO da ew jî şikefta helamata û carwana û şînwarên xinis û feydiyê ne. Çekdar Cemal Kurdistan 24 Duhok. وەرن با باسی پشکەوتنێکی تری هەرێمی کوردستانتان بۆ بکەم بەس هایبەتی هەولێری پایتەخت.
بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عێراق کۆلێژێکی تایبەت بە هوەری دروستکردنی پەلی دەستکرد کراوەتەوە کە قوتابیان لە هەموو پارێزگاکانی عێراقەوە وەردەگرێت. ئێستا 30 قوتابی لە 2 قۆناغی جیاواز بە شێوەیەکی زانستی دەخوێنن. ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی بە هاوکاری وەزارەتی تەندروستی و خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بەشیان کردوەوە. ئەمانجەکەش دیارە فێرکردنی ئارەزومەندانی ناوخۆییە بۆ ئەم زانستە. هاوکاریکردنی ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتیشن و بە هەر هۆکارێک بێت دەستیان قاچیان لە دەستداوە ئەوە لە مەودووە هەر لەم شوێنە دەست و قاچی دەستکردیان بۆ دروست دەکرێت و بە شێوەیەکی ئەکادمی ئەو قوتابیانە فێر دەکرێت. لە هەموو پارێزگەکانی عێراقەوە قوتابی لێرە دەخوێنن. ئەو لە بەغداوە هاتووە لەبەرەوەی زۆر لە نزیکەکانی پێویستیان بەم زانستەیە. فاروق ئێستا بە شێوەیەکی ئەکادمی پەلی دەستکرد دروست دەکات. وەکو خۆی دەڵێت ئاواتی ئەوە بووە یارمەتی ئەو کەسانە بدات کە بە هەر هۆکارێک پەلێکیان لەدەستداوە. طبعا وكثير واجهنا حالات يعني احنا بالمجتمع العراقي لەڕاستیدا بەشێک لە نزیکەکانم کە کێشەی لە دەستدانی پەلەکانیان هەیە چاوەڕێی ئەوە دەکەن یارمەتیان بدەم. من ئەم زانستەم نەئەزانی بەڵام وەک کاری دەستی فێر بووم ئێستا بە شێوەیەکی زانستی لەم کۆلێژە دەخوێنم. ئەتوانم بە شێوەیەکی زانستی پەلی دەستکردیان بۆ دروست بکەم. هەر ئەمەش هاندەرم بوو بێمە ئێرە. ئەزمونێکی نوێ و زانستێکی تەندروستی گرنگ. ئێرە بۆ تەناوەندێکی گرنگی زانستی بۆ ئەو کەسانەی دەیانەوێت بە شێوەیەکی زانستی پەلی دەستکرد دروست بکەن. بۆ محەممەد چیرۆکێک بۆتە هاندەری و بەردەوامبوونی لێرە. زۆر پەرۆشیەوەشە کە بتوانێت زەردەخەنا بۆ سەرلێوی ئەو کەسانە بگەڕێنێتەوە کە زەمانێک کە بە لە دەستدانی ئەندامێکی جەستەیانەوە گرفتار بوون. کاتێک کە لاقم لە پێکرد سوهە لە زگماک لاقی بپێوەنە بوو خی گەورە لە ئێستان بوویەوە کاتێک کە لاقم لە پێ کرد ئەو جامەلەیە تدریب پێکەین ئەو چاوەڕێنێکە کە پێی بڵیم هەستا هەر لە پێم کرد یەکسەر هەستا ڕۆیشت دەستی بە پێکەنی کرد یعنی قەت ئەو پێکەنی نەوم لە بیر ناچ قەت. ئەم کۆلێژە بۆتە سەرچاوەیەکی گرنگ بۆ قوتابیانی کورد و ناوچەکانی ترێ عێراق. مامۆستایانی بیانی لێرە قوتابیان فێر دەکەن. احنا عندنا ببغداد موجود معهد طبي لە بەغدا پەیمانگەیەکی پزیشکی هەیە کە 2 ساڵ قوتابی تێدا دەخوێنێت بەڵام لەم کۆلێژە 4 ساڵ قوتابی بە شێوەیەکی زانستی دەخوێنێت و لێرە جگە لە خوێندن ڕاهێنانی پیشەیشیان پێ دەکرێت. ئامانج دروستکردنی کادری تەندروستی هوەریە بۆ ئەم بەشە. ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی بە هاوکاری هەردوو وەزارەتی تەندروستی و وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان ئەم کۆلێژیان دامەزراندووە و ئامانجەکەش ئامادەکردنی کادری ناوخۆیە. پەیمانگای پۆلیتەکنیکی کۆمیتەی نوێتۆ خاچ سوور بەشێکی کردوتەوە کە بەشی مەسنەدی پێڵێن مەسنەد و ئەطرافی سناعی هەندێک خوێندکار لێ ئەخێنن بۆی شەهادەی بەکەلۆریۆز بینن چونکە ئێمە عێراقیەکە کە لە وڵاتانەی کە خەڵکانێکی زۆر خاوەن پێداویستی تایبەتن پێویستیان بە هاوکاری دروستکردنی پەلی دەستکرد و هەروەها یارمەتیدەری جوولەیە یان پێویستیان بە کورسیە یاخود پێویستیان بە پاڵپشتە. ئێرە تاکە بەشی فێربوونی هوەری دروستکردنی پەلی دەستکردە لەسەر ئاستی عێراق کە کۆمەڵی قوتابی لی دەخوێنن هیوا دەگەڕێنەوە بۆ کەسانەی کە بێهیوا بوون لە ڕۆشتنیان بە پێی خۆیان یاخود بەکارهێنانی دەستەکانیان. ئامانجەکە ئەوەیە کە بتوانرێن بە شەپەرەی پێ بدرێت و هاوکاری مرۆڤایەتی بکرێت. ڕەناس ساعەری کوردستان 24 هەولێر. بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانیەی بەیانی 24 هیوادارم پرۆگرام بە دڵی ئێوە بێت. لە کۆتاییە ئەڵێم هەر ئاوەدان بێ کوردستان ماڵی ئێوەش ئاوە خواتان.